چایخانەی کلتوری سۆران دیمەنێکی جیاواز و سەرنجڕاکێشی هەیە و بە کەلوپەلی دێرینی کوردەواری ڕازێنراوەتەوە. ئەمەش دیمەنێکی سەرنجڕاکێشی بە چایخانەکە داوە و جگە لە دانیشتوانی شارەکە گەشتیارانیش ڕووی تێدەکەن. خاوەن چایخانەکە دەڵێت چایخانەکەمان شوێنێکی ئارام و هێمنە و دوورە لە نێرگەلە و ژاوەژاوی دۆمینە. هەموو چین و توێژێکی شارەکەش ڕووی تێدەکەن. چایخانەکە توری سۆران بۆ سۆران و باوڕێن بە ئەو شەقامە زۆر پێویست بوو، یعنی توانیتی تا ڕادەیەکی زۆر جێگای خۆی بکاتەوە لە ناو دڵی گەنجان و با بڵێم هەموو چین و توێژەکان. خەڵکێکی زۆر شەوانە سەردانمانەکە و لێرە توانی کات بەسەر ببە و دابنیشی، یعنی چایخانەکەمان دوورە لە نێرگیلە و لە هەموو یاریکردنی دۆمینە و کۆنکان ئەوشتانە هیچ سێدانی، یعنی چایخانەیەکە بە شێوازێکی کەلتوری بە شێوازێکی کۆنەوە، یعنی دانیشتێن لەگەر یەک گەنجەکان لێک خردەبنەوە و توانیتی مەسەرەن خەرگ لێرە یەکتر دەناسی و سەردانیکارانی چایخانەی کەلتوری سۆران دەڵێن چایخانەکە بووەتە جێگرەوەی مۆزەخانە و شوێنە کەلتوریەکان. بە جۆرێک زۆرینەی کەلوپەلە بەکارهاتوەکانی سەردەمی باو باپیران لە ناو چایخانەکەدا نمایش کراون. هەروەها چایخانەکە هەموو چین و توێژەکان دەتوانن پشووی لێ بدەن. بێگومان هەم وەکو دیمەنەکە وەکو دیزاینەکە کە کللتوریە شوێنی هەموو تەمەنەکانە بەڕاستی، بەتایبەت ئەوانەی کە یادگاری زۆریان هەیە لەگەڵ فۆلکلۆر لەگەڵ کللتوری کوردەواری کە دێنە ئێرە هەست بە ئارامیەکەن. ئەگەڕێنەوە سەردەمانە کە پێشتر ئەو شتانە لە ناو هەموو ماڵەکاندا هەبوو، ئەو ئێستا کە سەیری ئەو دیمەنانەکەن دڵیان پێخۆشی بەڕاستی. ئای کاتشتی زۆر خۆش بە تێبەڕێ ئەکرێن. ڕاستی ئێستا ئەمە بە خۆتەڵەوەی داخلینە زۆرە گەڕین دێنە دەرێ جەوشتی زۆر خۆشەوە ئەو هەوایەکەی لە هەموو شتێکی و خاصە و چایخانەی لە کللتوریوە تا هەموو شتی کللتوری زۆر باشترە لە برم کە شۆیە چیتکە بیتم بە مۆدیلی بچێت دۆشتانە نا. گرنگیدان بە شوێنە کەلتوریەکان کارێکی گرنگە و بیرهێنانەوەی ڕەسەنایەتی گەلەکەمانە. هەمان کاتوا دەکات هاوڵاتیان و گەنجان بۆ ساتێک پشوو بدەن و ئەو دەروونە ئارامە و ئەو ژیانە سادە و بێگرێ و گۆڵە ئەزمون بکەن کە سەدان ساڵبا و باپیرانمان و نەوەکانی پێشخۆیان بەسەریان بردووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.